لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ دوای 30 ڕۆژ لە بەڕۆژووبوون و پەرستش لە بەرەبەیانێکی زوو مسلمانان بۆ نوێژی جەژن ڕوویان لە مزگەوتەکان کرد و لەگەڵ هەڵاتنی خۆر نوێژی جەژنیان ئەنجامدا و چەوقە و گەردەن ئازادیان لە یەکتر کرد. بەڵام ئەوقافی سۆران ڕێگەی نەدا کەناڵی پەیام لە سۆران نوێژی جەژن لە مزگەوتەکان بگوازێتەوە. لە سۆران ئەمڕۆ دوای 30 ڕۆژ بە ڕۆژووبوون نوێژی جەژنمان ئەنجامدا و ئیشاڵڵا خوای پەروەردیگار بەو عیبادەتەمان لێ قبوول ئەکات و لە تەواوی مسلمانان. جێژنەکە شەر یعنی ڕێوەچوونی باشە و ئەوەندێ هاتسۆی ڕێی دوور نییە لەوەیە گەرنا جێژنەکە زۆر باشە، ینی سەردان هەیە و هاتوسۆی ماڵان هەیە. یەک لە تایبەتمەندیەکانی جەژن ئەوەیە کەوا مناڵان لە بەرەبەیانیەکی زوو دەست بە جەژنانە و جەژنە پیرۆزە ئەکەن و ماڵ بە ماڵ و پۆل پۆل دەگەڕێن بۆ ئەوەی نوقڵ و شیرینی کۆ بکەنەوە. من کۆمەڵێک مناڵم لەلایەکەوە ئێستا لێرە کۆبوونەتەوە و گەڕاون جەژنە پیرۆزەیان کردە بزانم چەند ماڵ گەڕاون و چەند نوقڵ و شیرینیان کۆ کردوێتەوە. جەژنت پیرۆز بێتن لە بەیانیەکی زۆر دەست بە جەژنە پیرۆزانە کردووە؟ بەڵێ لەگەڵ هاوڵەکان چوومە دەرەوە کە بەشێک لە نوقڵ و چکولات و ئەوانەم وەڵگرتووە کە لە ماڵەوەمدانەوە. ئێستا ئێمە خۆشی جەژنێکی خۆشی شادیە و کە ئێمە نازانن قەتەقەی هاتوچۆ و ئەو شانە ئێمە نازانن ئێمە جەژنی خۆمان هەر دەکەین. ئەوە ماڵەکان گەڕاوم هەندێک شیرینیمان بەزاردا و جەژنە پیرۆزەش لە تەواوی مسلمانان دەکەین. هاوڵاتیانی سۆران نیگەرانن بە قەدەغەی هاتوچۆ چونکە ئەوان پێیان وایە جەژن ڕۆژێکی پیرۆزە بۆ مسلمانان پێویست بەم قەدەغەیە نەدەکرد. وتەبێژی پۆلیسی سۆرانیش دەڵێت ئێمە پابەندین بە بڕیاری وەزارەتی ناوخۆ لە قەدەغەی هاتوچۆ. لەسەر فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆ لە دوێنێ شەوە کاتژمێر 12 شەو گشت هێزەکانمان دەستیان کرد بە جێبەجێکردنی ئارکەکان و لە کشت کوچە کۆڵانەکانی قەزای سۆران دەست بەکار بوونە و بە مەبەستی قەدەغەکردنی هاتوچۆ لە هەموو سۆران. ئەمڕۆ خۆشبەختانە جەژن زۆر گەرمە لە دەڤەرەکەمان لە سەردان و هامشۆکردنی یەکتیکا و زۆرشمان پێخۆش بوو. حکوومەت ئەو سێ ڕۆژانەی نەکرد بە قەدەغە بەڕاستی چونکە خەڵک مەسرفێکی زۆری کردووە لە جلوبەرگ و ئامادەکاری بۆ جەژن، بەڵام ئیدی لەو مەسرفە زۆرش کە کردوتی ڕێگرتن و هاتوچۆ قەدەغەکردن ئەوە شتێکی پێچەوانێ بەڕاستی لە کاتێکدا کە بازارەکان زمێندات. بە نسبەت ئەوەی جێژن لەگەڵ پار و پێلا ڕاستی گۆڕانکاریی زۆری بەسەراتوە یەکێک لەوانە بۆ هێو کەرنتینەوەیە کەوا چوونەدەری ماڵان و یاخۆت زۆر جارەبینی هاتوچۆی خزمان و یەکتربینین لە جێژنە ئەوە مەمنوع کراوە. ئەگەرچی قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنرابوو بەڵام هاوڵاتیان و دراوسێکان لە سۆران سەردانی یەکتریان دەکرد و گەردەن ئازادیان کردە دەستپێکی جەژن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.